ئەم پرۆژەیەکی لەسەر شێوەیەکی زانستی دروست دەکرێت کە وەکو بەڕێستان ئیشارەتان پێدا کە پێشتر 30 ژوور بووە ئەمڕۆ بڕیاریاندا کە بکرێ بە 35 ژوور 35 ژووری تایبەتی نەخۆش کە هەموو نەخۆشێک ژووری تایبەتی خۆی هەیە و بێدی تایبەتی خۆی هەیە و جیاکراوەتە لە ژوورەکانی تر بێژگەلەوە کە ژووری کارمەندان و پزیشکان کۆمەڵێک ژووری تایە ژووری تاقیمات و تاقیگەی ئەم بەشەکە جیاکراوەتەوە بە تەواوی عەزل کراوە لە ژووری نەخۆشەکان ئیشەڵا ئەم پرۆژەیە بە تەواوبوونی خزمەتێکی گەورەی شاری سلێمانیەکە نەکرد لە ئەم نەخۆشەی کە ئێستا ڤایرۆسی کۆرۆنا هەیە هیوادارین تا ئێستا کە هیچ کەیسێک نەبووە هیچ کەس پێویستی بەوە نەبێت کە لەم شوێنە بمێنێتەوە بەڵام هەر کاتێک هەر نەخۆشێکی تر بێ ئەم پرۆژەیە نەخۆشخانەیە توانرێت بۆ نەخۆشیە گوازراوەکان پێشتر کە لە سلێمانی حاڵەتی ئێمە ڤایرۆسی H1N1 هەبووە ڤایرۆسی باڵندە و بەراسە بووە ئەمانە لە نەخۆشی کۆلێرا ئەمانە توانرێت سوودی لێوەربگرێ بەڕاستی پرۆژەیە کە توانم بڵێم بەو شێوەی کە ئێستا دروست دەکرێت لە هیچ شوێنێکی هەرێمی کوردستان شێوەی نەبێت.